لە شەڕی نێوان داعش و هێزی پێشمەرگەدا زیاتر لە 7,000 پێشمەرگە بریندار بوون. کەشاب ئەحمەد یەکێکە لەو ئەفسەرانەی لە مانگی تەموزی ساڵی 2014دا لە ناحیەی جەلەولا بۆمبێکی چێنراوی پێدا تەقیوەتەوە و بینایی چاوەکانی لەدەست داوە. پۆلیسێکم لەگەڵا شەهید بوو، سێ تریش بریندار بوون. لەخوا زیابی ئەوانە برینەکانیان چاک بوو، بەڵام من برینەکەم زۆر سەخت بوو. تر ڕەوانەی نەخۆشخانەی فیاکەوتی سلێمانی کریام. دواتر حکوومەتی هێرێم ڕەوانەی تورکیایی کرد. لە تورکیایش هەندێک چارەسەر بۆم کریا، بەس وتیان ئەبێ یان بڕی بۆ ئەمریکا یان بۆ ئێران. گەڕامەوە لەوێ دوای 4 ڕۆژێک ڕەوانەی ئێران کریام. لە ئێران شتەگەری بۆم کریا بۆ چاوم، ئەو بەردیان دەرکرد ناو چاومە. زۆربەی ئەو پێشمەرگانەی لە شەڕی داعشدا بریندار بوون و گەڕاونەتەوە بۆ سەر ئەرکەکانیان، بەڵام ڕاید شەهاب بێئومێد بووە لە گێڕانەوەی بینایی چاوەکانی و هەمیشە بە گریان گوزارشت لە دڵتەنگی خۆی دەکات. بێتاقەتە بم ئیتر دەرەجەی نییە، ژیان یعنی چاو، ئیتر کە بەیانیان خەڵەسی لە خەو تەنها دروستکایی ئومێدی ڕاید شەهاب 5 منداڵەکەیەتی کە یەکێک جگەرەی بۆدا دەگیرسێنێت و ئەوی تر ماچی دەکات و خەمەکانی باوکیان دەڕەوێننەوە. زۆر بێتاقەتە بم لە ماڵە، ئیتر ڕۆژانە نازانم چۆن کاتەکان بم بەسەر. لەگەڵ منداڵەکانە دەرەچم ئەم پیاسم پێکەن لەناو ئەم کۆڵانە. زۆربەی زۆرم لە دەور ماڵ و لە نزیکی ماڵ لەگەڵ منداڵەکانە پیاسەکەم. جارێکی سەردانی ئەفسەرەکانی برادرم ئەەکەم، ئەچم لێ دانشم لەگەڵیانە چایەکە خۆم دەمە تەقیەکەم، بێتاقەتێکم دەرەکەم. ڕاید شەهاب سەرباری ئەو دۆخە قورسەی کە تێی کەوتووە، ئێستاش خەمی هاوڕێ پێشمەرگە و ئەفسەرەکانی دەخوات و داوا لە حکوومەت دەکات داواکاریەکانیان جێبەجێ بکات. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، پارێزگای کەرکووک.